ئێمە یەکش دامان هەیە ئەگەر سەرەداوێ دەزانن تەرمە کەشوی باندەوە کاکە مردیم وەڵڵی هەندی بێن بڕۆین ئاخە فەقیر چی بکە زۆر زەحمەتە لای خوا زەحمەت دەبی زۆر زەحمەت جگەرمان سوتاوە خەی ناکەی سوتاوە کاکە حکومەتی فەقیر نییە حکومەت جەرمەندە بابە حکومەت کەی ئەگەرە فەقیرە توزانی من لە ماڵی من چییە لە ماڵی کاکە چییە چی زان چییە خۆ چی دەکەین برای باوکم حکومەت بۆ فەقیر نییە نا هیچ حکومەتی هاتە ئەو عێراقە بۆ فەقیر نەبووە فەقیر هەر بە شەق لێدراوە هەتا مردووە هەم فەقیری ئەوە عارفی کاکە بەس داوا لە خێرخواز دەکەم لەو کەسێکە پارەدا لەو کەسێکە هەیتی کاکە تەرمەکەمان ئەگەر توانن بێن دەستەکە ناشتوانن مازمە خێتە دەکاتی وەڵڵا لەوە زیادە بریدار مەمەکە کاکە نامونێ وەڵڵا خوا ئاسانی بکەوە